سەرکۆلی ئێستاە ئەبینین بەداخەوە ئەم سوۆشیال میدیای ڕاستێمە هەر لە بەرنامەکەی خۆمان یەک دنیا باسی باشەکانیمان کردو چەندەها کۆڕ کەچ هاتوونەرە بتوانێت لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بازاڕیان بۆ خۆیان دروست کردووە یەک دنیا سوودی تر کوڕە هاوڕێی کۆنە دۆزێت و یەک دنیا سوودی تری هەیە بەڵام بەداخەوە هەندێک لایەنی هەیە واتە لەوانەیە کە تۆ بێ بە ئەژنۆی خۆتا بڵێ چش لە باشەکانی ئەم خراپانەی بابەرۆکمان نەگرێت یەکێک لەوانە ئەوەیە زۆر کاری کردوتە سەر توکمەی خێزان بەداخەوە زۆر کاری کردوتە سەر پەیوەندی هاوسەران سەر چاوەڕێکردنی هاوسەران لە یەکتر بەوانی کردو جیهانێک و ژیانێکی ناواقعی بۆیان دروست کردو نەمێژگیانە و خۆیان بەراورد دەکەن لەگەڵ ئەو ژیانە ناواقعەوە زۆر جار ئەم بەراوردکاریە کاتێککە بینن لە ژیانی واقع ئەمەنیە بەڵام لە سوۆشیال میدیا شتێکی تر ئەگوزارێت وای کردووە مرۆڤەکان ئامادەیی پێکەوە ژیانیان زۆر کەمتر بێت یەک دنیا گرفتی خێزانی دروست بکرێت لە کۆمەلگای ئێمە کە ئەگەر ڕۆبچیت ببینێت بەشێکی زۆری لەژێر سەری ئەم سوۆشیال میدیایە هەر ئەمە وای کردو سیمپۆزیۆمێک ڕێک بخرێت بە خۆشحاڵی ڕۆژی پێنجشەمە لای خۆمان لە شاری سلێمانی کە ئێستا بەڕێز ئارام سەعید بەڕێوەبەری پلانی استراتێژی لە دامەزراوەی ڤیژن یەکێک لەو کەسانی کە ڕۆڵی هەبوو لا ڕێکخستنی ئەم سیمپۆزیۆمە لای ئێمە ئامادەی لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ لەسەر بابەتەکەکرد کاکارام سڵاوە لێ هەمومان ئێستاگەر قسە بکەین ئەناڵێنین بەشێکی زۆری بەدەست ئەم سوۆشیال میدیاوە بەڵام ئێوە لەم سیمپۆزیۆمەیە چۆن گلەیتان نەم سوۆشیال میدیای کە کاری کردوتە سەر خێزان بڵێ خۆی لە ڕاستیە ئێمە وەک دامەزراوەی ڤیژن سەرەتا لەبەر گرنگی بابەتەکە بە گرنگ بازانی کە لێکۆڵینەوەیەک بکەین با لێکۆڵینەوەیەک دەست پێ بکەین کاک هێمن لێکۆڵینەوەیەکی کرد بە مستاف هێمن لەسەر مەسەلەی دیوە شاراوەکان یا مەترسیەکانی بەکارهێنانی سوۆشیال میدیا بۆ سەر خێزان و بە تایبەتی هەرزەکاران بۆی کام بابەتە زیاتر قوڵ بینەوە تایە و بتوانین بەردەوام یعنی باس بکرێت و کۆمەڵگەری ئاگادار بکرێتەوە بە باشمانزانی ئەم کۆڕ و سیمینارە یا ئەم سیمپۆزیۆمە بکەین لە زانکۆی کۆمار بە هاوکە بە خۆشحاڵیەوە زانکۆی کۆمار بەو پێی کە ئێمە ڕێکەوتنیی هاوبەشمانێ لەگەڵ زانکۆی کۆمار وەک دامەزراوەی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لەگەڵ ئەوان ئەم سیمپۆزیۆمەمان کرد لەوە توانیمان تیشێکی زیاتر یا زیاتر قوڵ بینەوە لە بابەتەکە ئەویش بۆی کە سێ اختصاصی جیاوازمان هێنا یەکێکیان بواری کۆمەڵناسی کە دکتۆر لۆقمان بوو پاشان ئێکیان بواری میدیا کە دکتۆرە باوێ بوو ئێکیان بواری دەروونناسی کە دکتۆرە شەهلا بوو لە هەر سێ بوارەکەەوە باس کرا کێ بوو دکتۆر پاوێ دکتۆر شەهلا کێتر دکتۆرە باوێ دکتۆر لۆقمان کە ئەویش پسپۆڕی بواری کۆمەڵناسیە بۆیە بە پێویستمان زانی کە ئێمە لە هەموو بوارەکانەوە بە شێوەیەکی گشتگیر باسی ئەم مەترسیە بکەین دڵنیام لەوەی کە هەمومان نەزانین یعنی سوۆشیال میدیا دیوی باشی زۆرە دیوی پەیوەندیکردن و ئاسانکردنی پەیوەندیکردن و کۆمەڵێک زانیاری بەخشین و ئاسانکاریەک بۆ زانیاری بۆ مرۆڤەمان هەموو دروست کردووە بەڵام لەگەڵەوە بێ وریابین شێوازی بەکارهێنانی و کارکردن لەسەر سوۆشیال میدیا چونکە ئێستا بەشێکی گرنگە لە ژیانی مرۆڤ زۆر ئێمە کاڵین باسی ئەمەی تەکنەلۆژیایەکەین زۆر لە کتوب پڕهاتنەوە ئێمە ینی هیچ ئامادەکارێکمان بۆ نەکردبوو بەڵام سەحەروتی سوود و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بەداخەوەی ساپینی ڕنگداوە ناوە نەرێنیەکان زیاتر لەسەر ئێمە هەر لە مناڵێکی ساوە بیکرا تا کاتێک کەسێکی پەساڵات چوو بۆ ببورن لەبەرەوەی کە هەست دەکەین ئەم مۆبایلی کە پێمانە خۆمان بە خۆمان نازانین داگیری کردوین ڕانی یەک زیندانی بۆ دروست کردوین لەناو خۆیە کە پارەی پێین هەیکڕین پارەی زۆری پێین زیندانێکی گەورەی بۆ دروست کردوین و بە هەوەسی خۆشی یاریمان پێکات ینی وای لێ کردووە ژن و مێردی لێک جا کردوتەوە وای لێ کردووە لە چیتە ماڵێک دانیشی 4-5 کەس خێزانێکت دانیشی کەس قسە لەگەڵ کەس ناکات وای لێ کردووە مناڵێک مناڵ من خۆم بینیومە لە مەکتەب کەوشکەکەیکم بەدەمەوە سێری مۆبایلەکەکان جانانەکاخۆ ئەمە ئەگەر بەردەوام بێ کاریگەریەکانی چیچ لەسرە تۆڵی لایانی دەرونی هەر کاریگەری لەسرە لایانی کۆمەڵایەتی هەر کاریگەری لەسرە لایانی ژیانی خۆمان و
شێوازی هەڵسو کەوتمان هەمووی گۆڕانکاری بەسرات و پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵبۆتەوە نامەیە کە بۆش نامێ ژنانێرە بۆ جەژنە پیرۆزەکە بۆ نمونە ئەگەر ئەمە بەردەوام بێ لێکەوتێکی کێیە بێت وڵای خۆی لە سەرەتا باشترە لێوە دەست پێ بکەین ینی پرسیارەکەی تۆ لێوە دەست پێ بکەم کە ئەم سۆشیال میدیا یا ئەلگۆریزمی سۆشیال میدیا چۆن توانوێتی کۆنتترۆلمان بکە ینی ئێمە ئەلگۆریزم خۆی وشەیەکە کە لاتینیە ئەسڵەکەی لە خوارزمیەوە هاتووە محەممەد کوڕی موسا کە زانایکی مسلمانە زانایکی مسلمانی فارس بووە خوارزمی داهێناوە بەناوی ئەوە ناونراوە زانستەکە پەیوەندی بە جەبرەوەیە خوارزمی بەواتای چارەسەرکردنی کۆمەڵێ هاوکێشەی ماتماتیکی لێکدانەوەی هاوکێشەکان ئەم خواریزمیە لە ناو مۆبایلەکانمانایە لە ناو ئایپادەکانیان ناو کۆمپیوتەرەکانمانە چۆن کارەکانی وەک کارمەندێکی زیرەکی ناو کتێبخانە چۆن کتێبەکان ڕێگەخاوە سەرچاوەکان ڕێگەخا ئاوا هەمووی بۆ ڕێگەخا هەمووی دەیات هەیە بۆ نمونە تۆ بۆ سەرچاوەیە گەگەڕێی ئەو بە دوای ئەوە چەندین سەرچاوی تر بۆ نێرێ بەڵام ئەو حەقی نییە مەسەرەوەی ئەم سەرچاوانەی بۆ تەنێرێ باشن یا خراپن ئەو حەقی نییە بەسەرەوەی کە ئەمانە چەند باشن چەند خراپن ڕەنگە پەیوەندی بەسەرەوە بێ کە کامیان زۆرترین لایکی هەیە کامیان زۆرترین کۆمنتی هەیە ئەوانە بۆ بنێرێ بەڵاممانە ڕەنگە زەرەر بنیانی کە زیانی هەبێ بۆ تۆ بۆیە ئەتوانین بڵین لێوە دەست پێ بکەین ینی ئێمە 2000 ساڵ لەمەوە پێش سوقرات داواکە ئەڵێ بە مرۆڤ ئەڵێ خۆت بناست کایە یعنی ناسینی خۆت ئەگەر خۆت بناسی وات لێکا بتوانێت ڕوبەڕووی ئەم ئەلگۆریزمە بیتەوە بە شێوەیەکی ئاسانتر لەوەی کە هەیە بەوەی کە داگیر نەکە لەوەی کە هەیە بەڵێ چونکە بۆ نمونەی مۆبایلەکانمان ئەزانێت چۆن بیرەکەینەوە ئەزانێ ئێمە حەزمان لە چییە ئەزانێ حەزمان چ خواردنێکە تەنانەت ئەزانێ ئەگەر ئێمە لەگەڵ دەسەڵات ئیش بکەین یان لەگەڵ ئۆپۆزیسیۆن بین ئەزانێ ئێمە میلمان بچلایەکە بەچی تووڕابین بەچی دڵمان خۆشە بێ بەچی هێم نەبینەوە هەموو ئەمانە مۆبایلەکەی زانێ لە ڕێگەی ئەو ئەلگۆریزمۆ کە ئەلگۆریزمێکی زیرەکی ناو سۆشیال میدیایە ئەمانە هەمووی ئەیزانی مۆبایل کە بڵین وەک مۆبایلێکی زیرە کە هەموو شتان نازانێ بۆیە هەموو ئەو شتانت بۆ نێرێ کە دڵخوازی تۆیە لەبەرەوە بێ یعنی بەوریاییەوە مامەڵ لەگەڵ ئەمە بکەین کەواتە ئێمە کەم خودناسیمان هەیە بۆیە ڕوبەڕوویەم بابەتابینەوە بەڵێ مەسلەی خۆناسین مەسلەیەکی گەورە و گرنگە کە ئەمەش پەیوەندی بەچیەوە ینی کۆمەڵگەی یعنی ئەگەر ئێمە بەراوردێ بکەین کۆمەڵگەی فینلەندی لەبەرەوەی لە پەروەردا لە مناڵیەوە لە پەروەردا بیرکردنەوەی ڕەخنەی و میدیا لیترەسی ینی کە بەوەی کە پێڵن خوێندەواری میدیایی ئەخوێنن لە پەروەردەوە ئەو کۆمەڵگەی کەمترین چاواشەکاری ڕوبەڕوویە بێت ئەم خوێندنەوە چیان فێرەکات ینی بۆ نمونە لە پەروەردا ئەوان فێریانەکەن کە زانیاریە بینن بە تەنها بەو زانیاریە نەوەستن کە ئیبینن ئەم زانیاریە ئەبێ سەیری سەرچاوەکەی کەن ئەبێ بزان سەرچاوەکەی لە چوە هاتووە پاشان تا چەند ئەم سەرچاوەیە جێگەی متمانەیە بگەڕێی بۆ ئەم زانیاریە لە شوێنی تر و پاشان بیر لەوە بکەیتەوە مەبەست لە بڵاوکردنەوەی ئەم زانیارە چییە واتە نیازی پشت زانیارەکە چییە ئەبێ ئەمانە بخوێنیت و ینی مرۆڤ بە تەنیا زانیاری پێویست نییە پێویستی بە شیکردنەوەی پێویستی بۆ تێگەشتارەوەی کە چۆن بۆیە بیرکردنەوەی ڕەخنەی ئەومان فێرەکە کە ئێمە زانیارەکان بە تەنها وەک زانیاری سەیری نەکەین یعنی ئەکرێ خەڵکە بێ خوێندەوار بێ ینی دکتۆرای هەبێ مامۆستای زانکۆ بێ بەڵام لە ڕووی میدیایی و نە خوێندەوار بێ چونکە بە زانیاریە هەڵەخەڵەتێ یعنی زانیاریەکە بینێ لە تیکتۆک پێی هەڵەخەڵەتێ بڕای پێەکە ئەمە مانای وایە ئەم کەسە لە ڕووی میدیاییەوە ئەتوانی پێ بڵێ لە خوێندەوارە چونکە خوێندەواری میدیایی نییە لەبەرەوەی خوێندەواری میدیایی ئەوەیە کە تۆ بتوانی ئەو زانیاریانەی وەریەگری هەم شیکردنەوەی باشی بۆ بکەی هەم بۆ سەرچاوەکەی بگەڕێی هەم ئەمە ئەکرێ حکوومەت و بە تایبەتی پەروەردە ڕۆڵێکی گرنگی تابینێ کە دەوری ئەوە ببینێ مناڵ لە مناڵیەوە فێر بکرێ کە بیرکردنەوەی ڕەخنەی هەبێ کە پەروەردەی میدیایی بکرێ خۆی بەداخە وشە ئینگلیزیەکە کاڵێ میدیا لیترەسی ئەکاتە
نهێشتنی خوێندەواری میدیایی بەڵام وەک پەروەردەی میدیایی زۆرجار بڵێن تەرجەماکرێ بۆیە هەندێک کەس ڕخنەی واگرن ئەڵێ ئەبێ بڵێ نەخوێندەواری میدیایی بەڵام خۆی پەروەردەی میدیایی و شەیەکی جوانە ئەگەر بەکاری بێنین کە مرۆڤ ئەو پەروەردەی بکرێت لە پەروەردەوە یعنی لە ئاستی کۆمەلگاکانی جیهانە تەنانەت فینلەندا لە پێش ئەمریکاشەوەیە لە پێش ئەوروپاشەوەیە لەوەی کە کۆمەڵگەکەی کەمترین چاواشەکاری تووشە بێتەوە واتە بەشێکی زۆری هەر لەبەر ئەم پەروەردە بەڵێ ئەو میدیا پەروەردە میدیاییە ئەو بیرکردنەوە ڕخنەی کە لە مناڵی و فێریانەکەش ئێستا ئێوە بێگومان لەگەڵەوەی کە باسی کێشەکەتان کردو هەندێک ڕاستپاردەشتان ڕاگەیاندووە هەندێک چارەسەریشتان ڕاگەیاندووە ئەبێ لە سیمپۆزیۆمەکەواتە ئەمانش گرنگی پێدرابێت لە بابەتەکانە چی ئەکرێت ئێستا بۆ بارودۆخی کۆمەڵگای ئێمە بەڵێ خۆی بەڕاستی ئەم بابەتە ئەمەە قوڵ و ئەمەە قورسە یعنی ڕەنگە بە تەنها بە سیمینارێک و بە دوان و کۆتایی نێت یعنی پێویستی بە لێکۆڵینەوە بە قوڵبوونەوەی زیاتر هەیە یعنی یەکێ لە ڕاستپاردەکانەوەی کە زۆر گرنگە خێزان ئەتوانێت کۆنتترۆلی ئەوە بکە کات دابنێ بۆ مەسلەی بەکارهێنانی سوۆشیال میدیا بە تایبەتی بۆ مناڵ و هەرزەکار یعنی ئێمە سەیریکەین لەسەر مێزی ناخواردن ینی من خۆم لەم ڕۆژانە کچەکەم تەمەنی 10 ساڵایی وت ئەوی پێم سەیرە خەڵک دەتوانێت نان بخوا بەبێ ئایپاد یعنی وای لێ هاتووە خواردنەکە کە ئێمە ئەزین هەمومان خواردنی کۆبنەوەی خێزان لەسەر مێزی خواردن و لەسەر سفرەی خواردن چێژێک خۆی هەیە تەنانە خواردنەکە خۆی چێژی هەیە ئەگەر بۆ ئەم جیلە باسەکەی سەردەمانی بۆ نمونە سەردەمی ئێمە مۆبایل و ئەمانە نەبووە بەلایەنەوە سەیرە بەڵێ بەلایەنەوە سەیرێ من چۆن ژیاوین بێ ئەمە یعنی چێژبینین لە خواردنەکە نەماوەکو جاران یعنی لەبەرەوەی لە کاتی خواردنەکە نامەت بۆیە شت بۆیە دەبێت سەیری مۆبایلەکە بکەی ئەبێ ئاگال لەو بێ یعنی تامی خواردنەکە نەماوە بۆیە یعنی دانانی کات بۆ بەکارهێنانی سوۆشیال میدیایەکێکە لە خاڵە گرنگەکان یعنی بۆ نمونەگەر سەیریکەین ناو خێزانەکانە تەنانەت ئەو باوکو دایکەی کە ئەکتیڤ بن لەسەر سوۆشیال میدیا زۆر چالاک بن کاریگەری لەسەر مناڵەکانیان هەیە کارێکەکە مناڵەکانیان پشتگوێ بخەن بۆیە ئەبێ ئەو باوکو دایکانش حسابی ئەو بکەن کە ئەو کاتانەی کە لەگەڵ خێزانە بەسەرێ بن لەگەڵ مناڵەکانیانە بەسەرێ بن ینی کاتێک بێت کە دوور بێت لە خۆی زۆر کاگەران بەداخە و مناڵەکانەکەم بە ڕێکلام بۆ ژیانی خۆیان ڤیدیۆ مناڵەکان و خۆیان بڵاوکەن و مناڵە تاوانی چییە پێی خۆش نییە تۆ مناڵە بە شێواز لە شێوازەکان پیشان بی ئەنجا ئێستا بابەتێکە هەیە من تا چەند لەم سیمپۆزیۆمی ئێوە توانی وتانە گفتوگۆی لەسەرکەن ئەوەیە کە تازە شتەکە هاتوۆتە ناومانەوە هاتوۆتە ناومانەوە بەڵام وەکو ئەوەی بەڕێزت فەرمووت کە لە خێزانێک هەین ئێستا کۆمەڵێ ئەپی تازە هەیە کۆمەڵی ڕێگەی تازە هەیە کە دایک و باو کۆشیاری لەسەر وەرگرن بۆ قەفڵکردنی کۆمەڵی بەرنامە کە مناڵ پێویست ناکاپی بینێت باشە ئێستا زۆر جار لە توێژەرە کۆمەڵایەتیەکان وەک توێژەرە دەرونیەکانیش کە باسیەکەن ئەم دەرگا داخستنی منداڵ و ژووری تایبەت بەخۆی زۆر گرفتی دروست کردو لە ژوورێکە تێکەڵ بە جیان بۆ تۆ نایزانی چییە چەندین کێسی شەیە لە نێو دادگاکان کە لە نێو نەوجوانانە چەند منداڵ زیندانی کراوە لەسەرەوەی کە تاوانی کردووە لە بەرەشتی خراپی نردووە لە بەرەشتی خراپی کردووە چۆن ئێمە سنوورداری بکەین چۆن ئەڵێ کاتەکە سنووردار بێ با ئەو بەرنامانەر سنووردار بێ مناڵێکی 10 ساڵان پێویست ناکە کۆمەڵە بابەت لە پیجەکان و ببینێت ڕاست وایانە ینی کاگەران بگەنێ ئێستا بڕۆ مناڵێک کچێکی 10 ساڵە کوڕێکی 10 ساڵە باسی سیاسەتی زۆر قورست لەگەڵەکات باسی کۆمەڵە بابەتی لەگەڵاکە ئێمە لەو سایە دایک و باوک کاگەشتی نێتەمەنێکی مراهقی پیانەوتین کوڕم ئەم گۆڕانکاریە لە جەستەتایە کورچم ئەم گۆڕانکاریە هەرچێکت پێویست بۆ پێ ئێستا هەمووی ئەزانێت ئێمە تۆزە ڕوون بین لەگەڵ بینەرەکانمان چۆن بتوانین ئەمە سنووردارکەین ڕاستە خۆی لە ڕاستیە یعنی ئەو مەسلەی دابڕانە مەسلەیەکی زۆر بنەڕەتی و گرنگە یعنی لە ناو خێزانە جۆرێک لە دابڕان دروستەکە بۆ مناڵ کە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کێشی بۆ دروست بێ ینی دابڕانێکی تەواو دروستەکە ئەوەی کە ئێمە لە مناڵی قەدەغە بکەین ئەمان باش نییە چکە دواکەوێت ینی لەبەرەوەی ئێمە لە کۆمەڵگەیە کاژین کە
ئەم کۆمەڵگەیە تازە گەڕانەوەی نییە بۆ پێش سوۆشیال میدیا ڕاستە ینی بەردەوام لە پەرسەند نایە یعنی ئێمە بێ ئەومان لەبیر بێ ئەو زانیاریانە لە سوۆشیال میدیا وەرێگرین زۆر خێراتر و چڕتر و زۆر گرنگتر و زۆر یعنی زۆرترن لەوەی کە لە کۆمەڵگە و لە خێزان و لە مزگەوت و لە مەکتەب وەرێگرین زووتر یێتە ناوتەوە بەڵێ زێتە ناومانەوە ئەمە گرنگە حسابی ئەوە بکەین کە ئەبێت یعنی مناڵ لی بزانێ و بەکاری بێنێ و بەپێی تەمەنەکان و بەپێی تەمەنی خۆی تا چه ئاستێک بتوانێت تیا شارەزا بێ بەڵام ئەوەی کە ڕێگە بگرین لەوەی کە هەندێک ئەپلیکیشن و هەندێک مادێ بەکاری بێنێ یعنی ئەگەر تۆزێک ورد بینەوە تایە یعنی بۆ نمونە مناڵ هەیە ئیمکانیاتی خێزانەکەی زۆر متەوازە زۆر کەمە بڵێن مۆدێلی زۆر جوانیش دەبینێ یعنی ئەیبینێ گەنجێک لە سروشتێکی زۆر جوانایە ئەو نازانێ ئەم گەنجە بۆی بچێتە ئەو سروشتەوە ڕەنگە ڕۆژانە 10 ساعات ئیشی کرد بێ و ماندوو بوو بێ و ژیانێکی سەختی بوو بێ بەڵام ئەو یە وێنەیەکە پیشانەیە کە لە ژیانێکی خۆش ئاژی ئیتر ئەمیە خۆی بەراورد دەکا بەو ئەم بەراوردکاریە تووشی نەخۆشی دەکا لە ڕووی دەرونیەوە ئازێتەیە بەداخەوە گوێمان لێ بێت لەم چەند ساڵە کاک ئارامسەرکۆ کە هەندێک کەس لەژێر تەمەنی 18 ساڵەوە بەداخەوە خۆیان کۆتایی بە ژیانە بەڵێ ئەو لەبەر بەشێکی پەیوەندی بۆیە کە ئەوەی کە یعنی ڕیزاڵتە بینی تۆ ئەنجامە بینی یعنی تۆ کە لە سۆشیال میدیا ئەوێنەیەکە بینی کوڕێک وێنەیەکی داناوە لای ئۆتۆمبیلێکی زۆر فاخرەوە یعنی ئیتر تۆ ئەم ئەنجامە بینی کە ئەم کوڕەمە ئۆتۆمبیلەیە تۆ نیدا یا ئەم خانمە ئەم کچە خاوەنی ئەم شتەیەکە تۆ نیدا بەڵام ئەگەر بۆ نمونە بۆ ئەڵم بیرکردنەوەی ڕخنەی مویمە ئەگەر بچینە پشتەوەی ئەم وێنەیە ئەبینین ئەمە مرۆڤێکە ڕەنگە تەمەنێکی سەرف کرد بێ بۆی بێ بە خاوەنی ئەوە ڕەنگە هیلاک بوو بێ ماندوو بوو بێ ئەگەر بینەمانەی بکەینەوە ئەوسا بەراورد بکەی زۆر جیاوازە لەوەی کە هەندێک جار واقعی ژیانیشیانە کاگەرم بەڵام یەک بابەت هەیە فترێک بە لێسا دامەزرێنەر یان خاوەنی تیکتۆک بوو یەکێکیان بوو لە ئەو کەسانی کە زۆر پۆستێکی باڵای هەیە لە تیکتۆکە باسی کەوتی من مناڵەکەی خۆم ڕێگە نایم تیکتۆک بەکار بهێنێ لا دوانیە زۆر جار ئەم پەروەردەی کە ئێمە باسیەکەین بۆ مناڵان ئەبێ دایک و باوکەکان لە ڕاستیە پەروەردە بکرێن بۆ ئەم سەردەما اینجا دواتر ئێمە تەوەقعکەین ئەوان بن منداڵێکی ئەم سەردەمە پەروەردە بکەن کە زۆر کاریگەری دروست نەبێت لە سەریان و داگیر نەکرێن لەلایەن سۆشیال میدیاوە ئەوە ڕاستە ینی خۆی لە ڕاستیە یەکێک لە ڕاستپاردە گرنگەکانی بواری مەسەلەی سۆشیال میدیا کە ئەوەیە گەورەکان و هەرزەکاران و مناڵانیش لە هەمان کاتە یعنی هاوتەری پێکەوە هەبێ کاریان لەسەر بکرێت یعنی من وەکو بۆم باس کردی مرۆڤەیە ینی شادەی بەرزی هەیە ینی بەڵام بڕوا بە هەندێک زانیاری تیکتۆک کا پێت سێرە ینی کە بڕای پێکە لەبەرەوە ئەبێ ئێمە ینی بە شێوەیە کار بکەین کە هەم گەورە ساڵان هەم هەرزەکاران هەم منداڵانیش یعنی فێری ئەوە بکرێن کە ئەو زانیاریانەی کە وەریەگرن چۆن بیرکردنەوەیکیان هەبێ کە بڕوا بە هەموو زانیاریانەکەن ئەمە لایەنێکی تری ئەوەیە کە بەڕاستی تیکتۆک لەبەرەوەی فلتەری نییە تیکتۆک ڕەنگە جیاواز بێت لە پلاتفۆرمەکانی تری سۆشیال میدیا لە پلاتفۆرمەکانی ترا بۆ نمونە فاکت چێکێ ینی وردبوونەوە ئەوە سەپێنراوە بەسەریانە کە فاکت چێک بکەن هەرچەندە دیاریکراوە هێشتا بواری هەواڵی چەواشە و درۆ زۆرە لە سۆشیال میدیایە بەڵام ئەوانە فاکتچێکیانێ بەڵام تیکتۆک ئەمانەشی نییە تیکتۆک جۆرێکە لە سۆشیال میدیایەکی بێفلتەر لەبەرەوە خێراش بەڵێ لەبەرەوە هەر بەڕاستی خۆی بۆ مناڵ جۆرێک لە مەترسیتیایە لەبەرەوەی ئەکسێسی هەیە بۆ هەموو شتێک ینی باشە ئەتوانین ئاسایش دابنین بۆم سۆشیال میدیایە ئەتوانین ئاسایشێک لە پشتیەوە بێت بۆ نمونە هەندێک جار بۆ نمونێسا لە فەیسبوک لە کاونتی خۆتەوە زۆر جار کۆمەڵی بابەت دابەزێنیت کە بابەت جێگەی قوبوڵ نەبێت لەوانەیە قفڵی بکات ئەگەر
ئەم بابەتانی تر لای خۆمە ئاسایشێک لە پشتیەوە بێ هەندێک جار ئەڵێن کۆنتڕۆڵەکەن لە دەستی خێزانانە لە دەستی دایک و باوکە شتەکەیەتە ناوتۆ بەڵام ئەگەر زانیمان ئەم شوێنە بەردەوام شتی خراپە خوات بن بڕیکێت یا کۆتایی پێبێنیت کەمتر نابێتەوە لە ناو کۆمەڵگایە خۆی ئەمە ڕاستە بەڵام ینی میکانیزمی کارکردنی سوۆسیال میدیا بە شێوەیە کە کۆنتڕۆڵکردنی قورسە بەڕاستی کۆنتڕۆڵکردنی ئەرکێکی زۆر قورسە ینی بەجاتیەوەی بیر لەوە بکەینەوە پاشان ئێمە کێشەیەکمان هەیە ئێمە کە باسی لایەنی ئەمنی و لایەنی پۆلیسەکەین بێگومانێک سەر مێشکمان بواچێ کە کار نەکات سەر ئازادی گشتەکان ینی ڕەنگە بە شێوازێک بێن کۆنتترۆلی بکەن کار بکاتە سەر ئازادی گشتەکان خۆی سوۆسیال میدیا مەساحەیەکی دروست کردووە ڕووبەرێکی بۆ دروست کردوین بۆ ئازادی ڕادەربڕین ئەگەر دەستکاری ئەم ڕووبەرش بکرێت ئەمەژە کێشەیشتە بەڵام هەندێکیان زاقر شتەکان یعنی ئێستا خۆمان هەمومان سبینەرەکانیشمان ئەوە ئەیکەینەوە هەندێک کەس بەکارە هێنرێ نەک بڵێ خۆی ماندوو بوو بێ کەسێکە کوڕێکە کچێکی گەنجە باشە ئۆتۆمبیلێکی بای دەتەفتەرە ئەمە بەچی پات کردو تۆ لەم تەمەنایت ناتوانانی کەسێک لە پشتەمەوەیە بەکاری ئەهێنێ بۆی کەسانی تری پێ ڕابکێشێ خۆ توانین ئەمانە بۆستێنین وڵی من بەڕاستی پێشنیارێکم بۆ ئێوە یعنی من ئەوەی ئاگدارم ئاسایش و پۆلیس یەک دنیا کەیسی گرنگی بەسەڵ میدیان لایە یعنی بۆچی نایەن باسیکەن یعنی بۆ نمونە ناوی شخصەکان مەبە بەڵام کەیسەکان باس بکرێت بۆی ئەمانە هەمووی دراسە بکرێ ئەمانە یعنی ڕێگە بن بە لێکۆڵەران بە زانکۆکان بە دامەزراوی وەکو ئێمە دامەزراوی لێکۆڵینەوەی استراتیژی بین کاری سەر بکەین یعنی ڕەنگە لە هەندێک ڕۆ دەرگا کراوە بێ بۆمان بتوانین نیشت لێسەر بکەین بەڵام تا ئێستا سنووردارە یعنی بۆیە گرنگە یعنی ئەو کەیسانە بخرێتە ڕوو کە کاریگەری تەنانەت لەلایەنی ئاسایشی خێزان کۆمەڵگا ئەمانە هەیە یعنی زۆر جار ینی بەڕاستی کۆمنت هەیە مرۆڤە کوژێ ینی کۆمنت هەیە مرۆڤ تووشی ئینیارەکە یعنی نووسین هەیە کۆمەڵگە تێگەیە کۆمەلگای شێوێنێ یعنی ئەمانە ڕاستە ئەبێ ئیشیان لەسەر بکرێ ئەبێ لە ئاستی کۆمەلگای ئیشیان لەسەر بکرێ و پاشانی مەوەبان لات نەچێ ینی ئەمە ڕووبەرێکە کراوەیە یعنی خەڵکێ لە ڕووی دەرونیەوە نەخۆشە ڕقی لە کۆمەڵگەیە ئەم کەسە بۆی هی سوۆسیال میدیا بەکاربێنێ و کە بەکاری هێنێ بە شێوازێکی دوژمنکارانە بەکارهێنێ یعنی زیان بە کۆمەڵگای گەێنێ یعنی ئەمانە بێ چارەسەر بکرێن چارەسەرەکەی بەشێکی پەیوەندی بۆ هەیە ینی ئەمە بێ پسپۆڕانی دەرونی بێن بەردەوام ئیشی لەسەر بکەن قسەی لەسەر بکەن یعنی ئێمە چۆن کۆمنت و پۆستی ئەم کەسانە بناسیینەوە چۆن بیناسیینەوە من کەسێکی نەرجسیە کە ئەم مرۆڤە ترسناکە بۆ سەر کۆمەڵگایانی کە چەند ڕقی لە کۆمەڵگەیە ئەمە سایکۆپاتە ئەمە کەسێکە یعنی کەسێکی دوژمنکارە ینی پۆستەکانیان دیارە لە پشتی پۆستەکەی توانی ئەمە بخوێنیتەوە کە ئەم بەبەستێکی هەیە یعنی ئێمە ئێستا بەڕاستی میدیایەکمان هەیە ئەتوانین نایبێ میدیای ئاپۆڕاخواز یعنی ئەو میدیای پۆپۆلیستە کە هی یعنی بۆ نمونە و ئیش لەسەرەوەکە زۆرترین بینەر و زۆرترین خوێنەری هەبێ بەداخەوە میدیای ئازادیش چۆتە پاڵەوەی کە یعنی زۆرترین بینەری هەبێ زۆرترین لایک و کۆمنتی هەبێ بۆ ئەمە دێن یعنی چواشە دەکەن یعنی زانیاری ناڕاست بڵاوەکەنەوە ئەم زانێ ناڕاستە کارێکە کات کە یعنی خەڵکی زۆر لە دەوری کۆبێتەوە ئەمانە یعنی بەڕاستی بێت چارەسەر بکرێن ینی ئەبێ چارەسەر بکرێت کە وەکوتم هەمیشە ئاگەڕێمەوە بۆ سەر بیرکردنەوەی ڕەخنەی و پەروەردەی میدیایی کاک ئارام ئێستا کاتە بەشێکی تیشکی قسەی جەنابەت لەسەر تاک خۆیەتی هۆشیار بێ دیوێکی تریشی ئێمە لە هەندێک وڵات ئەبینین کە لە ئێستای خەریکین کارەکەن لەسەر ئەم بابەتە بۆ نمونەوەکو فەڕەنسا ئەم وڵاتانە یاسایان داناوە
بۆ نمونە بۆ کەسانەی پیجی گەورەیانێ لە 1 ملیۆن زیاتر لە بۆ ئینفلۆنسەرەکانیان بەم یاسانە کۆنتترۆلیان کردو بۆ نمونە ئەم ئینفلۆنسەرە بۆی نییە هەندێک بابەت کاری لەسەر بکات پۆستدا بنێت چالاک بێت کە بۆ نمونە زیان بە مناڵەکەیێنێت لەبارەی نەشتەرگەری و ڕیکلامکردن بۆ نەشتەرگەری و تێکدانی جەستە و ئەم بابەتانە باجیان لە سەرداناون بۆ هەندێکیان ئەگەر داهاتی زۆرە ئێمە ئەبینی لە کوردستان ئەم سەرگری و بەرگریانە نییە واتە بۆ نمونە تۆ ئەتوانیت پیجێکی چەند میلیۆنیت هەبێ بە دڵی خۆت کار بکەیت تا چەند گرینگە سەرگری هەبێت بۆ ئەمانە فیلتەرنە سانسۆرنە بەڵام کۆنتترۆل هەبێت یاسا هەبێت خۆی ئێستا لە یاسایەک لە عێراقا هەیە کە ئەگەر لە سەر و 10,000 لایکەوە هەو بێت ئیتر بە میدیا حسابەکرێت کە میدیاش حساب کرای هەموو ئەو ڕێنمایانە بەسەردا ئەسەپێنرێ کە پەیوەندی بە میدیاوە هەیە ینی هەموو ڕێنماوی یاسایەکان شمول دەکا ینی ئەزانی ئێمە زۆر چارەسەر هەیە بۆ نمونە کۆمەڵگەی بەریتانی میدیایەکی هەیە BBC-ە BBC خەڵک باجەیە بۆی کە میدیایەکێ بێ و سەربەخۆ بێ و بتوانێت متوانێت پێ بکە لە ئەڵمانیا بە شێوازی ئیشترە بەڵام بە هەمان شێوە پشتگیری لە DWەکە دویچە بێلێ ئەم بۆ نمونە لە فەڕەنساش بە هەمان شێوە پشتگیری لە میدیایەکەن کە فرانس 24 ینی ڕەنگە نموزەجەکەی نمونونەکەی بریتانیا جیاواز بێ یعنی ئەکرێ ئێمەش بۆ نمونە حکوومەت دەبەنی میدیایەک بکات کە میدیایش سەربەخۆ بێ هاوڵاتی خۆی پشتی پێبەستێ بۆ زانیاریەکانی بەس بەمانای کەلیمە سەربەخۆ بێ نەگۆکەوەی کە ئێستا بۆ نمونە لە عێراقا خۆی شەبەکەی ئەعلامی عێراقی کە دروست کرا بەو نیازە دروست کرا بەڵام بەداخۆ ئێستا هەر کەسێک بێتە سەر حکوم لە عێراقا ینی ڕێزوزەرا بێ ئەو تۆڕی میدیایی عێراقی توانێت بەکاربێنێ کەمە باش نیە ئەنی ئەگەر بیتوانای وەک BBC بکا بۆ نمونە ئەمە سوودی زۆرە ینی ئەم مۆدێلە لە میدیا سوودێکی زۆرە بێ ینی میدیایەکی نیشتیمانی هەبێ ئەوەی تریان میدیایەکە میدیاکە مۆدێل ئەمریکیەکەیە کە میدیایەکی ئازادە بێ بەس میدیا ئازادەکەش یعنی لەگەڵ ئەوە پابندە بە کۆمەڵی ئەتیکی ڕۆژنامەوانی یعنی ئیتیکی ڕۆژنامەوانی زۆر گرنگە یعنی ئەوەندەی کە ڕێنمایی و یاساکان و ئەم شتانە گرنگن لەگەڵەوەشە پابندون بە ئیتیکی ڕۆژنامانیەوە لەلایەن ڕۆژنامە نووسان خۆیانەوە گرنگە ینی چونکەیمە ئەیبینین وەکوتم میدیا بۆ خاتری لایک و کۆمنت یعنی چ جۆرێک لە فەوزا دروستەنگەن لە ناو کۆمەلگایەکە کە باش نییە ینی بەداخەوە بەڵام هیوادارین ینی بتوانین لە ماوەی ئایندا کاری زیاتر و لێکۆڵینەوەی زیاتر لەسەرم بابەتە بکەین بێگومان زۆر بەدڵنیایی دەستی خۆشوێت کاگارام زۆر زۆر سپاسی واداری کە ئەم کۆڕ و کۆبوونەوەانە هەبێەوە لەلایەن ئەو کەسە بەڕێزانی کە بسپۆرن لە هەر بوارێکی جیاوازە بتوانین کێشەکان بخینە ڕوو ئەوەی کە گرنگە ئێمە وەکو تاکەکانی ناو کۆمەلگا بتوانێت سوود لە هۆشیاریەکان وەربگرین هۆشیاریەکان کە سوودمان لێ وەرگرت چۆن ئەی بەخشینەوە بە مناڵەکانمان من دایم هەمیشاڵم مناڵەکان چکە لە مناڵەکانەوە دەست پێ نەکەین لە تەمەنێکات ناتوانین کۆنتترۆلی بکەین بەڵام ئەگەر لە هەوڵ و لەگەڵ یا هاتین ئەتوانین لە تەمەنەکانی ترا بتوانین پشتی پێبەستین ئەمیشەکەوێتە سەر ئەوەی کە لە پەروەردەی خێزان و پەروەردەی خوێندنەوە چۆن هەماهەنگیەک دروستەکەیت و کۆمەلگایکی تەندروستمانەی هیوادارین کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە نەبێتە بەشێک بۆ زیان بۆ ژیانمان چونکە وەکو کاگاران فەرمووی ئەگەر کۆمەڵی لەو کەیسانە ئێتر بەردەوام زیندویکەیتەوە ئەزانیت کە چەند کێشەی بە دوای خۆیانەوە زۆر زۆر سپاس بۆ تۆ کاگارام سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئامادەبوون